ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە بەرنامەی ژیانەوە هاتوومەتەوە خزمەتیەوەی ئازیز. بینەرانی خۆشەویست، بە پێی پێویست لەسەر بەرنامەی ئێعتیاد کە بەڵایەکی گەورەی و کۆمەڵگای مەیداگرتووە، زنجیرە بەرنامەیەکی ژیانەوەمان بە تایبەتی ئامادە کردووە دەربارەی ئێعتیاد ومان هەیە زۆر بە وردکاریەوە بچینە ناو ئەم باس و بابەتەوە، چونکە ئێعتیاد وەک نەخۆشیە کە هەموو لایەنەکانی ژیانی تاک و خێزانی خستۆتە ژێر کاریگەری، ناتوانرێت تەنیا هۆکارەکەشی بدرێتە پاڵ خودی تاک یان تەنانەت کۆمەڵگاش، بەڵکو دەبێت ئاماژە بە هۆکاری بەرفراوانتر بکرێت کە هۆکاری ئەم نەخۆشیان وە لە بڵاوبوونەوەیدا ڕۆڵێکی بەرچاویان هەیە. لە ڕابردوودا هەندێک لە خەڵک خودی تاکیان بە تاوانباری ئەم نەخۆشیە ئازانی. ئەمڕۆکە هەرچەندە کۆمەلگا دەزانێت کە هۆکاری ئەم نەخۆشیە و گیر و گرفتەکانی تری وەک بێکاری، هەژاری، هاوسەرگیری منداڵان، گەندەڵیە داراییەکان و هیتر لە چوارچێوەی سیستمێک و لە کۆتاییدا حکوومەتە قازانج پەرستەکاندایە، بەڵام هێشتا تاکەکان نەیانتوانیوە کێشەیەکی وا ڕێشەکەن بکەن. ئایا لە ئاسۆی داهاتوودا دەکرێت هەنگاوێک بۆ نەهێشتنی ئەم زیانە کۆمەڵایەتیە بنرێت؟ ڕیشە کێشکردنی ئەم گرفتە پێویستی بە چ ڕێگا چارەیەکەیە؟ هەر کەسە و لە ڕوانگەی خۆیەوە دیدگایەکی بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارانە هەیە و ئێمە لەم بەرنمەیەدا بانکشتی هاوڕێ بەختیار عەلیجانپور ئەندامی حیزبی کۆمۆنیستی ئێرانمان کردووە تا دەربارەی و پرسیارانە گفتوگۆیەکمان ببێت کە هیوادارین بەرنمەکە جێگە سەرنجیەوەی ئازیزیش بێت و سوودی پێویستی لێ وەربگرن و تا کۆتایی لەگەڵماندا بن. فەرمون بۆ بینین. سڵاو بۆ بەڕێستان هاوڕێ بەختیار و سپاس بۆ ئامادەبوونتان. ئەم کاتتان باش کاک تاالبیان، سڵاو ڕێز بۆ هەموو جەماعەت و بۆ بینەرانتان لە خزمەتتانە. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان. کاک بەختیار، پێشەوەی بچینە سەر پرسیارەکانمان، سەرەتا فەرموون ئەو هۆکارانەی کە تاکێک یان باشترە بڵێن زۆرتر نەوجەوانان و هەرزەکارێک تووشی نەخۆشی ئالوودەبوون و ئێعتیاد دەکەن کامانن؟ کاکە تاالبیان، پێش هەموو شتێ دەستان خۆشێ بۆ بەرنامەکەتان. یەکێ لە ئەساسیترین مۆزووگەری کە ئێعتیاد ناو مناڵ مردم و ناو جەماعەتە بە قۆڵێژی ناو جامعە ڕشتەکان نەبوودە ئاگاهی لەبارەی مۆزوعی ئێعتیادەوە هەست. فاکتۆرگەری متعدد دێرە تاینێ من ناو بۆین شاید لە زەمان و کاتی ئەم بەرنامان نەگونجێت، بەڵام ئێعتیاد هەروواکە خۆشتان ئشارەتان پێکرد نەخۆشیکی ڕۆحی ڕەوانی جسمیە کە بە قەوڵێژێ دەلیلەکانی سیستم، شێوەی حکوومەتداری، جامعە، خانەوادە، ئەمانە هەمووی دەستا بەدەستیەکەوە و بە قەول معروفێژێ بیماری ئێعتیاد هەر لە مناڵیە و شک لەگرێت لە دەروونەوە فەردا. دوایەوە لە خەمەتان ئارزکەم بە پرۆسەیەک زەمانی و شەرایەتە جامعەوە بە قەوڵێژێ سیستەمە زندگیە و فەردا شاخە شاخە تیکە تیکە ئەم پازڵە ئەنرگێتە لای یەکەوە تا بە قەوڵێژێ بە نقطەی ئینفجارەگەی کە ئەگەی بە مەسرف مواد مخدر و ئێمە بە عامە بەناو ئێعتیاد ناویەوەین کە لە واقعیەتە ئێعتیاد مەسرف مواد مخدر شاخەیەکی بوچکو و ئاخرین شاخەس لە نەخۆشی ئێعتیادە، چونکە ئەچێ یەک سری مەراحل چێکە ئەو نەخۆشینگەرە ڕشت دەکات بە قەوڵێژێ لە نەزەر ڕۆحی ڕەوانی و ئەو فەردە تەخریبەوێت و بەستەرێک ئامادەوێت بە خاتر ئەوە کرد لەو شەرایەت و لەو وەزیەدا هەست ڕێگەیەک فەرار پێیاکە و متەئەسفانە شتێک کەفرە ها لە بەردەسا شتێک کەفرە بە ئاسان بەدەستێ مواد مخدرە کە بە وفوریسە لە جاماگەر ئێمەی شالت لە تواو دنیا مەخصوصەن لە وڵاتکەرێمە بۆ وفور هەست و متەئەسفانە جوانەکانمان یان نەوجەوانەکانمان و یا حتا ئەچانین بێژین لە سنێکی کەمترەوە لە 12 ساڵێکیە و وارد پرۆسەی مەسرفە ئێعتیادەوە. زۆر باش کاک بەختیار، دەستە خۆش. هێپچمە سەر ئەو پرسیارە کە چۆن دەبێت تەشخیص بدەین کە تاکێک لە کۆمەلگادا بە تایبەتی کە وەک ئاماژەتان پێکرد زۆرتر نەوجەوانان لە تەمەنێکی کەمەوە ئالوودە بە مادە هۆشبەرەکان دەبن.
چۆن نەبێت تەشخیصی بدەین کە ئەو هەرزەکارە ئەو نەوجەوانە چوەتە ناو پرۆسەی ئالوودەبوونەوە. ئەم پرسیارەش زیاتر لەبەرەوەی کە زۆرێک لە دایک و باوکان تووشی گومانێک لە منداڵەکانیان دەبن و تەنانەت لە زۆر حاڵەتدا زیاد لە حەد هەستیار دەبنەوە وەی گیریان پێدەن بە شێوەیەکە ئەم گیرپێدانانە بێبنەما دەبن و کەسەکەش ئازار دەدەن و بێزاریەکەن. بۆیە تکایە لەم بارەیەوە ڕوونکردنەوەیەک بدەن بە بینەران. کاک تاالبیان حەزەکەم بەلەوە بە مقدمەی گۆ دەست پێکەم. ئاگاداری ئاگاهی گەورەترین خزمەتەکە بۆ مەسەلە نەخۆشین ئەتیاد چ بۆ فەردە معتاد کە بە قۆڵێژێ حالە معرەز خەتەرە ئەتیادا چ بۆ خانەوادەی ئەو فەردە زمانێکە خانەوادە ئاگادار بن ئاگاهیان لەبارەی نەخۆشین ئەتیادەوە بێ لەبارەی مواد مخدرەوە بێ لەبارەی بە قۆڵێژێ حتا بە جزئیاتی شەو مواد مخدرەکان بناسن شکل و شێوەکەی بناسن نازانم ئەو وەختی کە مەصرفەوێت چه ئتفاقی لە بەدەناکەفێت چه ئتفاقی لە حاڵەتەوە ئینساناکەفێ ئەگەر ئاگاهی لەم زەمینە بێت معموڵەن ئەو گیردانگەرە معموڵەن ئەو شێوە بەرخوردگەرە کە حتا بازە وەختی گەوێتە حاڵەتێکی بەجێەوە خەمەت کا بە ئەو فەردە خەمەت کا بە ئەو مناڵە ئەوێتە حاڵەتێکی معکوس و بە جۆرێ هانی ئات ئەوەسە کە من هەمیشەیەژم پێشگیری باشترە لە دەرمان چونکە وەختی زمانێکە تۆ ئیمکان ئەوەتە هەست پێشگیری کە بە هەزینەیەک فرە کەمترە و بێ ئەوە کە فرێک تاوانگەر بدرگێت تا ئەوە کە بگێتە مەرحەلەی فەوەران و دوایەوە مەرحەلەی دەرمان شروع بێ پرۆسێکی توولانی و هەزینە بەردارە هەم لە نەزەر مادی هەم لە نەزەر معنەوی بۆ خۆدە ئەو فەردۆ بۆ خانەوادەی بڕوانە شتێک کولی وتم باس تاکی دەکەم مەسلەی احتیاد ئونە بەرفراوانە شکلەکانی بە قۆڵێژێ شێوەکانی بە بەرنامێک ئێمە ناتەنین بە جزئیات تۆزیحی بین ولی بڕوانە وەختی زمانێک فەردێکی واردە مەرحەلەی مواد مخدر ئەوێ طبیعتاً یەک سری تغییرات جسمی هەست شاید دورانی کەس دورانی ئەوایل مەصرف ئەو شتە فرە دیار نەوێ هەرچەند ئەگەر باوکو دایکەکان ئەو ئاگاهیانە بێ لەبارەی ئەتیادە و لەبارەی مواد مخدرە و بە وردی شاید بتانن تەشخیصی بن سەرحاڵبوون فرە بە قۆڵێژێ ئەو ئێنەرژی کە فرە لە وجود بنیامێکی ئەوینی مەسەڵەن من مناڵەکەم بنیامی کە لە حەد مەسەڵەن عەدەدێکی بۆ دانین کشتەکە ڕۆشنتر بێ لە حەد ژمارەی 6 ئێنەرژی هەست خاست ئەوینی یەک دەحە دوای مدەتێکەوە ئەو فەردە ئێنەرژیکی فۆقولعادەی هەست ئەسڵەن شتێکە کە نۆرماڵ نییە لێنە سیگنالگەرێک ئەتانە لێبێ ئەبەتەمانە هیچ کامێکی دلیلیکی بە قۆڵێژێ واقعی نییە کە تۆ بچانی ئەو کەسە متهەمکەی ئەمانە سیگنالگەرێکە کە باوکودایەکان ئەتانن یا بە قۆڵەزێ ئاعزای خانەوادەت ئەتانن وریاترەوە بن بە زەڕەبینەوە کەمێ تواشاکەن نە ئەوە کە کەسەکە کۆنتترۆلکەن ئێمە هەمیشە شتێکێژین متەئەسفانە لە فەرهەنگ ئێمە کۆنتترۆلکردن یەکی لە خراوترین چتگەرە کە ئەسڵەن نەتەنیا لە مۆزوعەتیادە لە مۆزوگەر تریشا فەردەکە لە ڕێگە بەدەر ئەکا بە قەڵ ئامیانە و کوچە بازاڕیەژێ کۆنتترۆل فەقەتێن تلڤیزیۆنە کۆنتترۆل هێن فەرد نییە ئەو فەردە بە قۆڵێژێ سری چتگەریەست نیشانی هات کەم خەوی پۆرخەوی تەمەڵی ئێنەرژی زیاد لە نەزەر قیافە و لە نەزەر جسمیە و بە قۆڵکاورایەژێ وەزن کەمکردن پڕحەرفی وەسواسی ئەمانە نیشانەگەرێکە کە ئەو فەردە وارد پرۆسەی ئەتیاد بووگە یعنی ئەتانی وەک ڕاهنماگەرێ وەک چراگەرێ تواشایەکی زەنگ خەتەرگەری سیگناڵێک باس تاکی دەکەم ئەمە بۆ معنaa نییە هەر کەسێ لەو شەرایەتا بوو حتمەن وارد مەصرف بووگە دوایەوە ئەشێ فرە بە زەریفی فرە بە زەریفکاری خانەوادەکان ئەم مراقبەتە ئەنجام بن چونکە ئەوینیت بازە وەختی لە ڕووی دڵسۆزیگەرەوە لە ڕووی ئەوە کە تەبیعەتەن باوکودایەکان حساسن بە مناڵیان بە خانەوادەیان ئەوینی ئەو دڵسۆزیگەر فرە ئەو سرویستانگەر فرە ئەو گیردانگەر فرە ئەوێتە باعیسەوە دەقەکەن نەتیجەی معکوسی بێت وەلێ بە تۆرە کولی
لە نەزەر ڕۆحی ڕەوانیە و ئەو فەردە دووچارە تەغییراتێکی ئانی ئەوێت چ بە ئەم بارە چ بە ئەو بارە یانە چ بەو بارە کە بە قۆڵەژێ فرە پۆڕ ئەنرژیەوێتەوە لە ئەوڵەوە وەێ لە پرۆسێکی دواترا ئەوینی کارەکانی ناتانێ ئەنجام بە بەرنمەکانی ناتانێ بواتە ڕێگەەوە خەوی فراوێتەوە بێتاقەتەوێ پەرخاشگەرەوێت دوایەوە حاڵت کرد ئەفسوردگی هەست و ئەمانە نیشانەگەرێکە کە متەسفانە ئەتانین لە بانیەوە بە قۆڵێژێ باوکو دایکەکان حساسەوە بنوتم تا حدێک کە مناڵەکەیان تەخریب نەکەن و بازم وتم زمینێ ئەمانە ئەو ڕابتەسە متەسفانەی سێ مناو سیستەمێکا زندگیەکەین لە دنیا ڕۆژ بە ڕۆژ خەریکە زندگی ماشینی تر زندگی بە قۆڵێژێ وابەستگی ئیجادەکان تا تەغیرم سیستمیشە من وەک باوکێ من وەک دایکی ئەشی چە بکەم فرە مهمە لەناو خانەوادا ڕابتەکانشی سەمیمی بێ ڕابتەکانشی جۆرێ بێ کە حتا ئەگەر لە مقابل شتێکیش ئاوا ئەگەر جوانێکیش نەوجوانێکیش خەتایکی کرد شرایەتێکی بۆ هاتە پێشەوە ناخاستەوە یا حتا خاستە کتانێتێک باوکودایکە هەرچی زووتر مەشوەرەت کات لە ئشتراکە داینێ کە بە قۆڵەژێ ڕێگە حەلێ پەیاکەن ئەنا ئەم پرۆسەر ئەڕێتە بەرەوە متەسفانە ئەگەی بۆ ناکوجا ئابادە کە گشتمان نەزانێ. زۆر باشە زۆر سپاس کاک بەختیار باسێک بکەین لەوانە کە ینی لەو قۆناغدان کە تازە گیرۆدا بن بە ئەتیاد و توش مادەی هۆشبەرە بن زۆرێک لەو کەسانەی گیرۆدەی نەخۆشی ئاحتیاد بوون لە سەرەتادا بە جۆرێک هەمویان پاساوی وێوا هێنەوە بۆ نمونە کە من هەرگیز نابم بە کارتۆن خەویان بۆ کات بەسەر بردن و تەنها بۆ خۆشی و کاڵم بە تەفەننی بەکاریهێنم و هیچ کێشەیەکم نییە بەڵام زۆری پێ ناچێت کە خۆشیان هەمانە پرۆسەیە دەبڕن ئایا دەکرێت بوترێت کە بەکارهێنانی کۆنتترۆل کراویش ئەگەری هەیە لە مادەوە شوەرەکانە شکل نەخۆشیلەکان فەرقەکە نەخۆشین ئەتیادی جوتم ئەگەر بە عەدەد بێژم شاید هەزاران شاخێ بێ کە لە مەرحەلەی ئاخرا وتم باس تاکی دەکەم فرە مهمە ئێمە ئەوە بزانین کە نەخۆشین ئەتیاد تەنیا مەصرفە مەوادە مخدر نییە شاخەگەرە متعدد ئەوێتە بایسەوە یەکی لەوانە ئینکارە ئەوە کە من معتاد ناوم دوایەوە کاک سالبگیان ئەسڵ دلیلی کیش نییە حتمما ئەشێ فەردەکە بێتە کارتۆن خاو حتمما ئەشێ بگێتە خانە ئاخر مەسەلەن نەخۆشینەکەس شکلە نەخۆشینەکەس کە کل زندگی ئەو فەردە تحت تەسیر قەرارات کە وتم لە ئینفجارەکە خۆی نیشانات معموڵەن ئەفراد وەختێکە وارد پرۆسەی ئەتیادەوەن تەک مادەی مخدرە ئاشناون ئێمە شتێکمانە سێژین پێ دەورانە تەڵایی ئەو دەورانە تەڵاییە شاید مدەتێکیش فرە کۆتا بێ بە ڕۆژ بێت لەزەتێکی ئانی ئەنەرژیکی فرەبان خۆشحاڵێکی کاذب بە خۆڵکاوەرایژی ئەوەیە هەست دوای ئەوە یەواش ذهن فەرد ڕەوانە فەرد بەخاتر ئەنجامدان عادەتگەر و بە قۆڵەژێ کارگەر ڕۆژانەی خۆی زیاتری گەرەکە بە قۆڵەژێ فرەتر بێ وەرە چۆنکە ئەو لزەتە ئەوڵیەیە هەست معموڵان متەسفانە مواد مخدر و نە قودرەتی فرەز هەمیشە مەخست و زێن تۆ بەلای لزەتەکان ئاوە بۆ ئارامشە کازبەوە داگێ بێت دووری کردگە لە مشکلات دووری کردگە لە بە قۆڵەژێ ئاعتماد بە نەفسێکی غێرە واقعی داگە پێت هەمیشە فوکوسە کاتەبان ئەوانە ئەوەستە کە ئینکار یەکێک لە شاخگەر ئەسڵی نەخۆشیێنی ئەتیادە کە متەسفانە ئەوانەی گوای گیرۆدەی ئەتیادەون هیچ وەخت فکرۆ ناکەنەوە من ئەتانم هیچ ئامارێ نەگیریاگە بە نسبەت تەجروبەیەژم من ئەتانم بێژم شاید 99% ئەویش بە خاطرەوە شتێک مطلقمان نییە 99% لە ئەفرادە معتاد هیچ وەختی فکریان نەکردگەسەوە ئەگەین بە مەرحەلەی بە قۆڵەژێ کارتۆن خاوی یا بە مەرحەلەگەرتر یاوەکە معتادەون پێ دوایەمە کاکتار بەمە فرە مهمەمەشە تەکید کەین لەبانەمەوە باس تەکید دەکەم ئەتیاد نەخۆشی ئەتیاد قەرار نییە حتمما بۆ ئاخر مەرحەلە بگەین
کەسێک کە حتا شەو نەتانێ بدونە یەک دانە قرس بخەفێ معتادە، نەخۆشینی ئاعتیادی هەست. کەسێک کە نەتانێ لە مەجلسێکە متاسفانە ئاگاهیش فرەکەم لەبارەی ئەلکول و دریاگە من حەزەکەم لێرە استفادەکەم و واردەم مۆزوعە بم بە کورتی فرێک لە مردم وازانن ئەلکول هیچ مواد مخدر نییە، ئەسڵ ئەسلحەی کرد لە مقابڵە موادگەر مخدرترا کە کامڵەن خەتاس. هەسمان ئێمە شاید لە دەوروبەر خۆمانە ناو جامعای بینین ئەفرادگەری لە مەجلیسکەر شایە ئەگەر مەشروب نەوێ ئەگەر ئەلکول نەوێ ناتان شاد بن، ئەمە احتیادا شایەتیش فرێش بە قۆڵێژێ بە کووت و شەروال و ئیمکانات زندگی عالی لە زاهر و زندگی خاصە. بەڵام وەختێ ئەوە بۆ مەعنا نییە وتم من لەو مەقتەعانیم لەو جێگانیم کە بێژم ئەلکول کامڵەشە ڕەدەو کردێتەوە وەلێ فەردەکان خۆیان تەشخیصان وەختێ من نەتانم بدونە ئەلکول زندگی کەم، بدونە ئەلکول شاد بم، بدونە ئەلکول شۆ خۆم پیا بکەفێ یا بدونە قورسێک، ئەمە احتیادا. فقط فەرقەکەی تەکە و کەسا کە کارتۆن خەوا ئەوەسە کە ئەو تەخریبی فرەترا وە کنترۆل مۆزوع کنترۆلتان ئشارە کرد. شاید ئاغا یا خانمە ئیکس دوای 3 ڕۆژە و مەصرف شەدید و بە قۆڵەژێ ڕۆژانە شڕۆکەن، شاید کەسەکە دوای 3 ساڵە شڕۆیکە، وەلێ ئێمە شتێک بەناو مەصرف کنترۆل شدەمان نییە، ئێمە شتێک بەناو تەفەننیمان نییە. ئەوەسە کە من باز لە بەحسەکانمە هەمیشە تاکید دەکەم ئاگاهی ئەشی ئەمانە ڕۆشنەوە بێتەوە تکرارەوە بێتەوە چتی لەسەر بنووسکێت کە بابا ئێمە چ کنترۆل شدەمان نییە، ئێمە کونجکاویگەرێک ئەوینی فەرد بە یەک دلیل بووگە بە کارتۆن خاو کونجکاوی کە داخۆم ئەم مادە چەست بۆچە فلانی ئەوونە شادە ئەوونە شەنگولە ئەوونە سەرحاڵە بدونەوە کە بزانێ وەختی تۆ نائاگاه بی لەبارەی مۆزوعێکە و نەزانیت کونجکاویەکەیش تێبۆت دوچار خەتاوی و شتێکی عەجیبە ئەسڵ ئەو مواد مخدرە لە نقطەیەکە کاکتارب لە بان زێن و مەغز ئینسانەوە تەئسیردانێ هەرچێشتە لە پیرامون تۆە ئەکاتە یەک نقطە لذت لە مواد مخدر مراحلە ئەوەڵیە دوای ئەوە تۆ ئەسڵ کۆنترۆل دەست خۆتان یەکە کۆنترۆلیکەی تۆ ناتانی وتم من شارێشم کرد ناتانی پرۆسەگەر و کارگەر عادی ڕۆژانەی خۆت ئەنجام بێ ئەوەسە کە متەئسفانە بەم دیدە غەڵەتە و ئینکار و بە ئیزافەی کۆنترۆلکردن ئەم دوودانە تەفەکوورە غەڵەتە ئەوێتە باعیسەوە کە مەرحەلەی ئەتیادەکە قەویتر و قەویتر و بە تەخریبێکی فرەبان کە بە ئیسلاح ناوێنن کارتۆن خۆ وەلێ لە بیرمان نەچێ قەرار نییە هەر معتادێک کارتۆن خۆ بێت ئەمە فرە مهمە هەر نەو وابەستگی کە من نەتانم نیازگەرە ڕۆژانەی خۆم لە خەفتن لە شادبوون ئەگەر زمانی وابەستە بووم ئەمە پێش ناتیات فرە سادە فرە ڕۆشن. زۆر سپاس کاک بەختیار. بە دەریا بچینە سەرباسی ڕزگارکردنی ئەو کەسانەوە کۆمەکردنیان بۆ ڕزگارکردنی کەسێکی ئالوودە بوو لە ئاعتیاد و واسێنانی لە دووبارە بەکارهێنانەوەی کەوە زۆر گرنگە. باشترین ڕێگەکاریەوە چییە و پێتان واز چییە بێ بکرێت؟ منەسەر لە مەقتەعەکانیم کە ڕێگەکارێکم بێت وەک خۆم وەلێ بە تەجروبە تا ئەو فەردە خۆی بهترین کار باشترین کار پێشگیری و ئاگاهیە ئەمە وەلێ تۆ ئەوینی لە جامعەگەری وەک جامعەیەمە چونکە سیستم ڕسانە بەدەستەوە نیە چونکە ئەو جتکەرەوە بە قۆڵێژێ ئەتانن ئاگاهی بەنە جامعە لە اختیارتانە و جامعە لەم زەمینە ئیطلاعی کافی نییە چەکردن کەسێکە واردە پرۆسەیاتیا دەوێت دوایەوە چاوێ کاکتانم ئەمە کەمە شاید دەردناک بێت کەمە شاید ئێشی بێت وەلێ تا ئەو کەسە خۆێ بەو عەجزە نەگەی ئەو کەسە خۆی نەگەی بۆ نوختە قەراریش نییە باس تاکی دەکەم ئەوینی بەختیارە نەوعی بە چەکێک خەوەریەوێتەوە ئەوینی بەختیارە نەوعی تر بە قۆڵێژی ئەشێ دقیقاً بگەیتەوە مەرحەلەی کارتون خەویە و لە هەرچێ نەزەر و ترۆر بێ تا ئەگەر شاید خۆی گەرەکی بێت
ئەو عەجزە دەرکاکەیتر بەسە. وەلێ خانەوادە و سیستم سیستم مؤەزەفە، حکوومەت مؤەزەفە، شەرایەتێک دانێ، ئیمکاناتێک دانێ، چونکە ئەو کەسە تەخریبی کردگا، تەخریب وەختی تۆ موادگەر سەنعەتی مەسرفەکەی، وەختی تۆ هەر نەو مواد مخدرێک مەسرفەکەی لە نەزەر جسمیەکەی وێژم تۆ ئاسیبەگەینی بە زێن خۆت، بە جسم خۆت، بە قۆڵێژێ بە سلولگەر مەخس خۆت لە نەزەر ڕۆحی ڕەوانی و تا پرۆسێکی توولانی تۆ مشکل تەز ئەمەش دەست خۆت نییە. پس سیستم ئەشێ هۆشی پێتەوە بێت لە نەزەر اقتصادیەوە، ئەشێ کۆمەکت کە زەمینەی کارت بۆ فەرهەمکە، نایژم بێ پوڵ و پێبا وەلەشی زەمینەی کۆ بۆ دروستکە ئسترسکەرێک کە بۆ بنیامێکی عادی لەناو جامعە هەست، ئەو ئسترسکەرە کەمترەوە بێتەوە، یعنی ئەو ئەمنیەتە اقتصادیتە بۆ دروستکە. لە نەزەر مۆزوع ڕەوانی و ڕۆحی و عاتفیەکەیشەوە خانەوادە وەزیفەیان است. خانەوادەشێ حسێک بن، ئێمە لە بەرنامەگەر گوزەشتی شتامانە بوتکە حسێک بن بە کەسێک کە لە عەزای خانەوادەیان ئاعتیادی بووکە و وەختی حسەکەن کە خەریکە تەرکیە یا تەرکی داگا باوشیان بۆی باز بێ، ئەکسپتیکەن، قبولیکەن، ئەو عشق و خۆشەویستی و ئەمنیەتیە پێبەن کە یەواش یەواش بە قۆڵێژێ بێتەوە ناو جامعە. وە لە ئەمانە مهمتر، لەم دوودانە خاڵە مهمتر فەردەکە خۆیە. فەردەکە خۆی ئەشێ قبول کە بابا من تەنیا مشکل من مەسرفە مواد مخدر نییە، من 1001 دانەتر مشکل مەست لەت مناڵیە و ئەمە دەستی پێ کردگە جامعە، خانەوادە، سیستم کە باعیس بووگە کە من ئەم نەخۆشینگەرمە پیا کردگە، سری نەقسگەرمە، سری بە قۆڵێجگەرمەست، ئەمانە ئەشێ ڕجوع کاتەوە بۆ ناوخۆی. چ ڕێگەگەر مختلفێک هەست ئایسە مەردم ئەنجامیان بە شێوەگەر مختلف بۆ هەر کەسێ بە شێوەی جواواتەوە. وەلێ ئێمە پرۆژەی کەس کە لە دنیا جواوی داگەسەوە بە نەزەر من یەکێ لە سالمترین ئەسڵ هەزینەیەکی نییە و جالبە ئەوانەی کوا هاودەردن معتادەکان کۆمەک بە یەکتری دەکەن. ئەوە نیە تۆ مراجعەکەی دە مەرکەزێکی دەرمانی، ئەوە نیە کە تۆ مراجعەکەی دە جێگەیەک هەزینەیەک پەرداختکەی. معتادەکان دانیشن لە تەجارب یەکترین استفادەکەن و فرەجال بە کاک تالب ئایسە نزیک بە 4 ملیۆن معتادە دەرحاڵە بهبوودی هەر لە ئەوانەی گوان ناویانێنین کارتۆن خاو ئینسانگەرێکی موفق لە ئارامشە. و جالبە پارادۆکسی ئەم مۆزووە ها لە ئێرە کە لە حتا بنیامگەر عادیش خەریکن ئوسولیتر زندگیەکەن، سالمتر زندگیەکەن، بە قۆڵێژێ سرویسێکی دروستتر بە خۆیان و بە خانەوادیان و بە جامعەیانیان. ئەم ئەنجومەنە لە ئێرانیشە فعالە، یەکی لە ئەنجومە ئینجویگەر گەورەسک لە ئێرانە فعالە کە چونکە هاودەردا جێگەی زەخمەکە ئازانێ. شاید ڕەوان ئەتانە ئەمە وتم تاکید بەوە نییە یەک سوۆتەفاوان پێش نەی ڕەوانکاو یا کەسکەرێکە ئاکادمیکن بۆ ئەم کارە ناون، هەر کەسێ بە شقلێک جواواتەوە. وەلێ وەختی تۆ ئەڕیتە ناو جەمعی 20 نەفەری 50 نەفەری 100 نەفەری ئەوینی گشتی وەسە تۆ وەختی قساکەن ئەوینی نەبابا من تەنیا نیم، دەردەکەی من ئەوانیش هەسیان، ئەوینی شخصێترە لە قاڵب تۆ خەریکە قساکە، هەر ئەو قسێ تواکە. ئەمانە ئەوێتە باعیسەوە و یەکسری بە قۆڵێژی ئوسولی هەست تۆ ڕجوعەکەیتە ناو خۆت پەیاکەی، بە قۆڵێژی ئەو بەختیارە پەیاکەی کە ساڵهای ساڵ وتم بە دەلایلگەرە فراوان حکوومەت، سیستم، خانەوادە، خاستە یان ناخاستە سری مشکلات و بۆ دروست بووگە ئارام ئارام ئەوانە پەیاکەی. وەختی ئەوانتە پەیاکرد ئەوینی ئەسڵ تۆ احتیاجێکۆ نییە بە مەوادێکی خارجی، ئەوینی ئەسڵ تۆسەن مقەسر نەوەگی معتاد بووگی. منزور مۆستا ئەم خاڵە ئاخرە وەزیفەی ئەسڵی ها بە عوقتەی ئەو فەردە خۆیەوە کە ئەشێ خۆی پەیگیر بێت من بۆچە قەیناکە کەسێکێ دوچارە نەخۆشی ناتیادەوێ خۆی انتخابی نەکردگا وەلێ زەمانێکی واردە پرۆسەی بێهبوودی ئەوێ حەق انتخابی است کە ئایا من چەنێ وەخت دانم بۆ خۆم شتێکی سێر و عەجایب نییە، یانە جۆرە نەوێت ناو کلیشا بێ. مۆفەقیەتە ئەم بەرنامە ئەوەسە کە فرە سادەست، فرە بە قۆڵ کوردی خۆمانێژێ خۆمانیانەست،
و هەن من بنیامگەرێکە ناسم باوەڕکە لە مخەیلێ جامعە ئەسڵ بازە وەختێ قبول ناکردی ئەم فەردە چنێ تەغییری کردگە چنێ قابل اعتماد بووگە چنێ صادق بووگە چنێ ئینسان خاصی بووگە چنێ مبارز بووگە یعنی تواو پۆینتە خاسەکانی هەست ئەزانیە ژمشە نەوەکە هەر چێشتە پێرفێکتە وەێ ئەو تاغیرە تاغیرێکی فرە گەورەست وە خۆشبەختانە ئەم ئەنجومەن نارکۆتیک ئەلومینیۆم معتادانە گۆمنام لە ئێرانی شافرە فعالە لە مەناتەق کوردواریە ئەمێرتباتمانست پێیەکۆ فرە فعالە و فرە خەمەتیشەکەن ئەمە یەکی تریە وەێ هێنگەر چگەر ڕێگەگەر فرە وجودی هەست ئەوەی تر بە تەشخیص ئەو فەردە خۆی و لە چ مەرحەلێکا بێ کە ئایا بۆ عەزەگەیوێت یانە ئەنا کەسەکە خۆی بۆ مەرحەلە نەگەیوێت ئەمە جێگە تەئسوفە قسەیەکەم بەعام نایژین 100% وەێ بەعام هیچ کەس ناتوانێت کۆمەکیکە نە خانەوادە نە جامعە کەس فقط خۆی ئەشێ بۆ مەرحەلە بکەێت درست زۆر سپاس بۆ بەڕێستان کاک ڕزگار لە بەرنامەکانی داهاتوودا هەوڵە دەین زیاتر ورد ببینەوە لەم باس و بابەتەیە وە بچینە لەناو باسی قوڵترەوە ئاماژەت کرد بە قەزیەی مەشروباتی ئەلکۆلی و ئەوانە حەزەکەم ئەوانش لە بەرنامەهای داهاتووە باسکەین هەموو جۆرەکانی احتیات و بەڵا گەورەی کە تووشی کۆمەلگا بووە زۆر سپاس کاک بەختیار بۆ ئامادەبوونتان مەمنون کە قبوڵی زەحمەتتان کرد سێشەمەی داهاتووە دووبارە لە خزمەتتان دابین و زیاتر لەسەرم باسە قساکەین دووبارە سپاس کاک ساربیان مەمنون لە ئێوەش دەستان خۆش بێ فقط من گەرێک من مۆزوعێ بێژم بە دەستەندەرکاران بەرنامەکەتان بەڕێوبەرەکانی مۆزوع ئەتیالتم فرە قوڵە لەبتم لە سەرەتا فقەتەوە چتە دیارە مەسرەفەکەی دیارە جۆرێ بێت کە چتەکان وردەوە بێت کە بە قەڵێژێ مۆزوعەکان ڕۆشنتر بێت و زۆر زۆر سپاس بۆ ئەوە کە ئەم وەختەدانن تلڤیزیۆنەکەتان و خۆتان ئەم زەحمەتای کێشن ئاگاهی مهمترین شتە لە مەسەلەی ئەتیادە کۆمەکەکە بە بنیامەکان کەمتر گیر و دەیەمشتە بن زۆر زۆر سپاس کات و ساتێکی خۆش زۆر سپاس بۆیەوەش حتمما کاک بەختیارم بەرنامەی یەکەممان چونکە زنجیرە بەرنمەیەگە بێ بەرنامەی یەکەم زۆرتر هەوڵمانەوە بوو کە جارێکی تر باسێک لە هۆکارەکان و ڕێگە شارەکان و ئەو بەحسانە بکەین حتمما لە بەرنامەی داهاتووە زیاتر بەوردی لەسەر مەسەلەکە ئاچین زۆر سپاس دووبارە بۆ ئامادە بوون دەستان خۆش بێ ڕۆژتان بەخێر سپاس زۆر سپاس بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ژیانەوە بەم شێوە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆکەمان زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون و هیوادارین سوودی کافیتان لە بەرنامەی ئەمڕۆمان وەرگرت بێ تا بەرنامەی ژیانەوەیەکی تر ماڵەوە